نەشتەرگەری دڵی بۆ بدەتە لەگەڵ یەکێک لەو پزیشکە داهێنەرانەی کوردم ئەو خاوەنی دروستکردنی دڵی دەستکردا ساڵانێکی زۆر خزمەت بە بواری پزیشکی و زانستی سەردەم دەکات نمونەی پزیشکێکی داهێنەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەویش دکتۆر ئازاد نەجار وە خۆی دەڵێت بەردەوام دەبم لەسەر داهێنان و خزمەتکردنی نەخۆش و هەوڵدان بۆ جێڕانەوە و بەخشینەوەی ژیان بەو کەسانەی پێویستیان پێیەتی. ئەو تشتێکی زۆر خۆشە بۆ من کە بشێم یارمەتیە نەخۆشێ دل بکەم بهێلم ئەو نەخۆشە دل ژیانەکە بن و ئەمەلێکی تازە هەبت بوانە بشێن هەندێک ساڵی دیترژی بژین بژاو تشتێکی تەبان بۆم زۆر خۆشە ئەوە دەمەکە لەسەر ئەو دلە کار دکەم و ئێستاژی گەشتیا قۆناغی دمایکێ ینی مە بریاردایە ساڵە 2023 یەکەم جار بچینین لەشێ نەساخەدا. دکتۆر ئازاد نەجار ئێستا لە کوردستانە دەیەوێت دەبوارەکانی پزیشکی سەردەم و داهێنانە زانستیەکان هەنگاو بنێت بۆ پێگەیاندنی پزیشکانی کورد و خزمەتکردنی نەخۆش بە زانستە پێشکەوتووەکان و چارەسەرکردنی پارچەی دەستکرد و ئامێرەکانی نەشتەرگەری دڵ. حسێ داهێنەری لە کوردستانجی پێش بخین زانی مە زۆر گەنج هەنە زۆر چەلەنگن و زۆر زیرەکن حەزەکەین ئەو تژێی ئەو گەنج بکەین دامەحاولێ بکەین ئەف حسێ داهێنەری و چێکردنا شەریکە حتا لە کوردستانێژی پەیدا بتن و وەکی چاوە لە سوید هەیە توانین مۆدێلێکی بچکو لە لێرەژی پەیدا بکەین. هاوی هێگەر پۆمپن هاوی وێنستەر پۆمپن. دکتۆر ئازاد نەجار تەمەنی 53 ساڵە و خەڵکی زاخۆیە لە سوید پزیشکە و توانی دوای 25 ساڵ کارکردنی بەردەوام دڵی دەستکرد دروست بکات هەروە خاوەنی دایان داهێنانی دیکەیە لە بوارەکانی پارچەی دەستکرد و ئامێری نەشتەرگەری و بڕوانامەی پارێزراوی داهێنانەکەشی پێبەخشراوە لە سەردانی بۆ هەرێمی کوردستانیش قوبات تاڵەبانی جێگری سەرۆک وەزیران ستایش و هەوڵ و داهێنانەکانی کرد کە وەک پزیشکێکی کورد جێگای شانازی تەواوی میلەتی کووردە. قارەمانجەوەر کورسات نیوز هەولێر.